مرۆڤ چۆن فریای لێبوونەوە دەکەوێت لە کاتێکدا هەموو تەمەنی بەشی خۆشەویستی ناکات. حەدیثش پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک قەبری لێ بدات بۆ یەک برای خۆی یاخو نوێژی جەنازەی لەسەر بکات یاخو بینێژی یاخو بیشوات بەقەدەر چیای ئوحود خێر و حەسەناتی دەگاتێ. نام ساڵە ڕەسوول فەتاحە دانیشتو شاری هەولێر پێشم دەڵێن شێخ ئەنەس بەناوی مناڵەشی خۆم کرامەوە. کوڕەکەم وفاتی کرد بە عادسەشی زۆر کەس پێیان دەگوتم ئەبوو ئەنەس. دوایە زۆر کەس بە ناوەکەی شێخ ئەنەس خۆم لە ئەهلی تەریقەت و شەریعەتین ئەو ناوم بەدوو کەوتووە. ئێستاش گروپەکەم بە ناوی شێخ ئەنەسیە لە شاری هەولێر. دەبی 2 مەتر درێژەکەی بی 80 سانتیش بەرینیەکەی بی. لە ساڵی 1998 یعنی مانجی 4 بوو جیرانێکمان وفاتی کرد ئاگام لێ بوو کەسە چوانە بوو برسی جەماعەتەکەم خەر کردەوە گەنج و لاوی منتیقەی دەستم پێ کرد و هەتاکو ئێستاش بەردەوامەوە 2020 وەڵڵاهی ئێمە لە 98 تاکو مانجی 3 ئێمە سەبیلیلای شەکەمان دەکرد و لە پێناوی خوای تەبارەک و تەعالە دوای هەستان دابینکردنی عەفارە لە بەرچی خۆم و دووتێنی و بلاستۆر و ئەدەواتی کامل هاوکارمان من هاوکارتان دەبین. خاچی هەولێر بڕێکڕەقە ئێمە بە سەعات مردی دەرێن 2 سەعات و نیو ئەوجا جەنازەی بینێرکوانە بە 2 سەعات و نیو بە عەفارەش بە ماوەی نیو سەعاتی بە ئیزنی خوای گەورە جێبەجێی دەکرد. بەطریقەتی شەرعی ئیسلام لێ دەدرێ هەر ئەمە هەموومان موسڵمانیشی کەوەی وەفاتیش دەکات موسڵمانە کەوەی قەبریشی لۆ لێدێن هەموومان موسڵمانین. خۆی زمانی خۆشەویستی سەڵاو عەلەیهی وسەلەم ئێستاش حارە بوو زۆربەی وە دەکات لە منتیقەی مووسڵ و بەردەڕەشی قەبرم لێدا لەوێ هاوکاریم کردین لەگەڵ جەماعەتێکی چوینە ئەوان لاگۆڕ لێ دەدەن. بەس ئیمە شێوازەشکەیە یعنی ئەمن لۆ خۆم بەژنی خۆم قۆڕ دەکەم بە دەست و بە عەفارە کە ئەوە کرد 40 سانتینی دادەنێم 2 مەترە 40 سانتینی عادەکەی دادەنێم بە بلۆچی یاخو بە خۆری دەردێنم ئەو جەنازەکەی دادنین شتای گەرەکە لەسەری دادنێن. بەڵێ مندار تەبعەن کورتترە یاخۆ هەیە مندارێ مانگە کە 2 مانگە یان هەبنەوی ئەو ژنە ئەو ئافرەتە یان مندارەکەی لەبەردەچیت ئەوە چۆکەچی قۆر دەکەین و ئی پیاوانیش هەتا عیبنەبی سەر ئێرکوانەمان سەمەمشیز لەلامی برێ لە باقی ئافرەتانیش قۆرتر لێ دەدەین. وەڵا باسی گۆڕی بکەی گەلێک زۆرم لێدایە بەلای کمی 10,000 قەبرم لێدایە بەدەست و بە عەفارە. یەکەم گۆڕ ساری 1970 بوو مانجی 4 بوو لەو قەبرستانەی برادەرێکی زۆر خۆشەویستم داچی وەفاتی کرد سەعات 2 شەوێ بوو هاتین بەڕیمەچی هاتین بە قورئان لە شێوازەکەم زۆر دێنەم دەزانی بەس برادەرێکی زۆر بەڕێزمان بابی هات یارمەتی داین گوتی بەو شێوازە اختیار بوو. ئەمە نمونە کردۆ بینمەوە ڕۆژێک چوومە دایرێکی زۆر ئەزیەتیدا گوتم ڕۆژێک دادەی دەکەوێت بندەستم هەندەی پێ نەچوو وەفاتی کرد ئەمە قەبرەکەم لۆلیدا هیوادارم ئەوانەی کەک لەسەر کورسەکەن لە جێیەکینە
ئاوەچ لە خەرچی بدەنەوە لە عەریزەکە و مەریزەکەی کە دێتە کنیا مڕاجعەکەی هەر دەی بکەوێ بندستی فەرموو ئەو قەبستانە بیرە هەموو وەچیەکی بردیە هاتوو نەمدیتێ ڕۆژێک لە ڕۆژان ئەویت کە بری من مەرمەڕی دانێ ئەویت کەی بمری لۆکەی دانێ من ئەویت کە بری وەڵام من ئاوەچی جوانە مینادەی بۆی بشۆی ئەویت کە بری من خوری هەمووش یەک لیباسە ئەویش لیباسەشی سپیە بێبێ بەرکە وبختبه ئەوانەی کە لێرەشن ئەوانیش لەو بەری بوو 50 ساڵ پێش ئێستا ئێرە حاردێکی زراعی بوو ئەلێرکوانە گەراجی منتقەی دیانە و حاجی و مەران و ئێران و بەغدا و مووسڵ و هەموو شخص لێرە قەبرم لێ دەدا هاواری دەکرد یەک نەفەر شەقلاوە ئەویت کە دەیگو یەک نەفەر سۆران ئەویت کە دەیگو یەک نەفەر حاجی و مەران ئەمیش وا خەرچی قەبری بووم ئەمیش گوتم یەک نەفەر لە ناو ئەو قەبرێ ئەوانەش زیندی بوون لەو دیوی بوون هاتنە ئێرکوان هەرچی بتەوێت باش بی خەرابی هەردەبی بێتە ئێرە ئێرە پاشە ڕۆژە والله قسم بە پەروەردگاری خوای لە 12 بەولایە شەوان قەبرم لێدا لەو منتیقەی خوارێ بۆ مسکەچی زۆر خۆش دێت حەرچی لەوێ بۆ بۆنەکەی کردیە ئەمن لۆ خۆم یەک لە بارە خۆم هەموو شەوان کە دەچمە ئەولایە بۆنەک دێ بەس نازانم بە چ قەبرەچی دێ پرسیشمە دەرێن وەڵی کابرایەک عمری 72 سال بوو ئەوەندەی کە خوای گەورە قووەت و هێزیدایە چوو بەر شوانی هەتاکو وەفاتی کرد بە ماوەی 2 ڕۆژش خوتمەش قورعانی پیرۆزی دەکرد شەوان دوو شتم دیتە لێرکوانە هاتچۆ یەک دەکەن وەکو برەی بروسکە چە بروسێک دێت و دەچی دێت و دەچی دەرێن دوو پیاو چاکە یەک لەو بەری یەک لەو بەرەی دەرێەوە هاتچۆ یەک دەکەن پێنج برادرم لەگەرە محەلەلی سێم لەگەرە لۆ خۆشم سەر پەرشتیارەمیان دەکەم 24 ساعاتیش سێ مۆبایلم هەیە کرایتەوە لۆ خۆم بە سیارە خۆم بە دوو تەنی بە عەفارە بە مەرزێک لە چێندران قەبر هەبی بە بلاستۆر و ئامادەمە لێ درام خزمەتی ئەو شەخصی پڵکە وفاتی کردەوە جێکە نیشانکە جێ خۆتان نیشانکە بە سەرچاو ئەوتان تازە برادەرێکی دیتە بە چای خۆ تەلەفۆنی کرد 3 ڕۆژ پێش ئێستا خەزووری وەفاتی کردبوو تەلەفۆنەشی لە بۆ من کرد گوتی وڵای کەت نەکمان کردێ گوتم خێر لە قەبستانەکانی هەولێرێ گوتی وڵای ئەو عاردە ئیمە نییە ئەوەی شاردیتمانەوە ئەوەی تەنیشتی ئیمەیە گوتی شەوەش بوون شەوش بوو چوون قەبریان لێدا بوو گوتی عیلاج چییە گوتم احتیادێ لوتان دەردێنی دادرین و ناو قەبرەکەیت کە احتیادی شتانە زۆر ڕوو دەدات لەو قەبستانێ لۆ خۆم جەنازەم شوشتیە لە کاتەش قید بیتەوە کە ئاومان پێدا کردێ قید بیتەوە پاش 2 ڕۆژکە وەفاتی کردێ دری لێدایتەوە دکتۆر گوتی بەوە ئەمەلی نەمایەتەوە وەفاتی کردێ پاش 2 ڕۆژ هینایتمان لەسەر تاتەی درێژمان کردێ ئاومان پێدا کردێ شوشتیتمان لە کاتەش قید بیتەوە حەدیسەش پێغەمبەری سەڵاسەلەم لە فەرمی ناوی شەخسەکان من لەگە قەبرتان ئێوە کرد بڵای قەبرمان لێدا دەوی عەفارێشکایە الله الله هەفتی 5/2013 بە عادیسەی وەفاتی کرد تاکە خوڕەتشم هەبوو لۆ خۆم شوشتم لۆ خۆم کەفنم کرد لۆ خۆشم ناشتم شەوێ هەندە شکرانەی خوام کرد شەوێ قەسەم بە ڕەب العالەمینی پێغەمبەر ئیبراهیم هاتە خەونێ بە زمانی کوردی قسەی لەگە کردم ئەمیش دیتم ئەنەس وارەسە کۆشەکەی وێ گوتم ئەنەس وەختە گوتی وەرە کاکە چت دەوێ گوتم ئەنەسم لێ ئەنەس گوتی جێمگە لە خۆشە گوتی وە لە کنەمنا خوای گەورە وعدی پێدای دەداتەوە خوای تەبارەک و تەعالە دویت کەشی دامەوە الحەمدولله
ناوم لنا ستایشی ڕب العالەمینم کرد ئەویت کە ناوم لێنا عەبدوڵڵا هەتا ژیان بەردەوام بی مردنیش بەردەوام بێت دەبیە هەرچی هەیە لەو دنیاە خوا دەفەرمی کوللی نەفسە ذائیقەتول مەوت هەرچی نەفسە دەبێ بمری ئێرە ماڵی کۆتاییشمانە ئێرە عەدالەتە عەدالەت